لای خۆی باشنەی مهرەبان ئەوڕۆ ئێمە وەکو مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی پێشوازیمان کرد لە ئەمینداری گشتی یەکگرتو بەڕێز مامۆستا سەحین بەعدین. زۆر خۆشحاڵ بووین بە هاتنەکەی بۆ دەڤەرەکەمان. دیارە هاتنی هەر سەرکردەیەک بۆ هەر دەڤەرێک پێهام و مەهامی خۆی هەیە. هیوادارین کە ئەم زۆرە سەردانانە زیاتر بکرێن سەر بکرێنەوە تایبەت بۆ دەڤەری سۆران. ئێمە خۆشحاڵ بووین کە چەند ساتێک بێکەوە دانیشتین هەندێک پرسی سیاسی هەنووکەیمان تاوتوێ کرد. مە زۆر سپاسی هاتنیان دەکەینەوە شاندی یاوەری خۆی گەورە پاداشتیان داتەوە کە بۆ ئەو کاری کە دەستیان داوەتی و کە ئەنەوێت پرۆژەی کاری ئیسلامی بە هەمانژی هەموویانەکانی ئیسلامی بەرەوپێش برن. ئێمە سوپاس نەکەین. جنابی مامۆستا صلاحالدین محەممەد بەهادین ئەمینداری گشتی یەکگرتووی کوردستان سەردانی دەڤەری سۆرانی کرد و ضمنی ئەو سەردانەش سەردانی هەریەکە لە مەڵبەندی بزنەوەی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامیمان کرد بەڕاستی کە ئاشکرا کە ئێستا مەشروع ئیسلامی لە ئارادایە. سوپاس بخوای گەورە ئەنتفاهومێکی زۆر هەیە و هەردوو لە بەتایبەتی لەگەڵ برایانی کۆمەڵی ئیسلامی دانیشتنی برایانەمان کرد مامۆستا کۆمەڵێک شیکردنەوەی سیاسی و ناوچەیەک بۆ ئەمادەبووان کرد بەڕاستی. ئەوەی دڵخۆشە ئێمە وەک کادیران و وەک ئەندامانی هەردوو حزب بەڕاستی زۆر بەگەرمگوڕی تەماشای ئەو هەنگاوە ناکەین و قناعەتم ئەمە کارێکی زۆر گرنگە بەڕاستی و پرۆژەیەکە بۆ خەڵکی کوردستان بەڕاستی هیوایەکە بۆ خەڵکی کوردستان.